بەناوی خۆشنەوە مرۆڤان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هات بۆ خزمەتی وێزیز و خۆشەویست. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر بابەتێکی یەکجار گرنگی نێو کۆمەلگای کوردی دەکەم. ئەمڕۆ دەمەوێت هەڵوەستە لەسەر ئەو بڕیارانەی حکومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی وەزارەتی ئەوقاف بکەم کاتێک بڕیار دەدرێت بەشێک لە بنکەکانی لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز دابەخرێت. لە ماوەی ڕابردوو وەزارەتی ئەوقاف بەشێکی زۆری دەرگای مزگەوتەکانی بە چەند بڕیارێکی بەدوای یەک داخست و تەنها لە کاتی نوێژکرایەوە. وە لە دوایەوەشەوە بینیمان بەشێکی زۆری مامۆستا حەقبێژەکان لە هەرێمی کوردستان لەسەر مینبەرەکانیان هێنرانە خوارەوە و لەگەڵەوەشەوە لە نوێترین بڕیاری وەزارەتی ئەوقاف دەبینین بە بیانووی نەبوونی بڕوانامەیان نەبوونی ڕێگا پێدران دەیەوێت بەشێک لە بنکەکانی ڕێبەرکردن و فێربوونی قورئانی پیرۆز بەسەر خوێندکاران دابخا. بۆ ئەمڕۆ هەڵوەستە لەسەر ئەو بابەتەیە دەکەم بزانین ڕۆڵی حوجرەکان و مەدرسەکانی قورئان چی بووە و وەزارەتی ئەوقاف دەیەوێت چی بکات. بینەمان. هیچ مەبەستێکتان هەیە کە بۆ نمەیز ڕێکخراوێک ناتوانێت و دەوراتانە بکاتەوە؟ بێگومان ئەو ڕێکخراوانەی کە مۆڵەتیان نییە بە پێی یاسا بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پێویست مەبەستمان ئەوانەیە. بەڵام ئێمە بەخۆمان وەکو وەزارەت سەد بنکەی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆزمان هەیە و ساڵانە بە هەزاران قوتابی و خوێنکار و کچ و کۆرلای ئێمە خول دەبینن لە مزگەوتەکانەوە. بۆیە ناکرێتن کەسانێک بچن بارەگە دابنێن خان و بەکرێ بگرن خول بکەنەوە بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبێتن. بەڵام هەر کەسێک مۆڵەتی هەبی بەپێی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان بێگومان ئەو بابەتی ئێمە شوملی ئەوان ناکات. ئەوانی کە مۆڵەتیان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانە ئەوانی مۆڵەتیان لە ڕێکخراوەکانی فەرمانگە ناحکومیەکان وەرگرتووە ئەگەر مۆڵەتەکەیان تایبەت بی بەو بابەتە ئاساییە. بەڵام ڕێکخراوێک مۆڵەتەکەی مەسەلەن تایبەت بی بە فێرکردنی کۆمپیوتەر یان تایبەت بی بە مۆسیقا یان تایبەت بی بە کۆکردنەوەی زەکات یان کاری خێرخوازی ئەگەر ئیشەکەی ئەوە نەبێتن اختصاسەکەی ئەوە نەبی وەکو ئەوەیە یەکێک نەخۆش بی بچێتە مەسەلەن نەخۆشی چاوی هەبی بچێتە لای دکتۆرێکی ددان یعنی کەواتە اختصاسەکان دەبی فعلەن یعنی اختصاسی خۆی بی ئەگەر اختصاسی خۆی نەبی ناکرێتن. ئەگەر پەروەردە و فێرکردن ببوون لە ڕێکخراوە ناحکومیەکان دەتوانێت دەوراتە ئاینیەکان بکاتەوە. ئێمە باسمان کردو دەڵێن هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ئێمە بکاتن بە هەماهەنگی بە تەنسیق دەکرێت ئەو ئیشانە هەمووی تێپەڕێنرێتن. تۆر باکۆتا پرسیارمەوە بێ باز دەکەن چەندین کەس لای ئێوە ئیجازەی هێناویان هەموو ئامادەکاریەکی کردو بۆی بنکەیەکی قورئان دابنێ بەڵام لە ئێستا ئیزن نادریان ئیجازە نادرێ. بۆ نمونە نزیکترین نمونەش لە خەبات هەیە کە ئەوڕۆ پەیوەندیان پێوە کردین دەڵێ هەموو ئامادەکاریەکمان کردووە چەندین جا سەردانی وزارەتمان کردووە کە دەمانەوێت بنکەیەکی لەبەرکردن و فێرکردنی قورئان دابنین بەڵام لە وزارەت ئیزنمان پێ نادرێ. ئێمە لە وەزارەت وەکو باسم کرد زیاتر لە 100 بنکەمان هەیە. ئەو بنکانەش نیوەی خۆم شخصی ئیجازەم پێیان داوە و ئەگەر ئەوانە شروعی تەواویان هەبێتن با مراجعە بکەن ئێمە دڵنیای مۆڵەتیان پێ دێت. مۆڵەت ڕانەوەستاوەتە لە وەزارەت هیچ زۆرێک پێشی هەفتەیەک من مۆڵەتێکمدا تایبەت بە ئافرەتان. لە ڕاستیدا ئوستاز بەخۆی ئێمە بە هەندێک حەقیقەت هەنە باز بکەین. عالەمی ئیسلامی ئێستا لە ژێر هەیمەنەی حەضارەتێکی دیکەدا ژیان گوزەرەکە. یعنی ئەوە ناکرێ حاشا شتێکی حاشا هەڵنەگرە بەوەی کە حەزارەتی غەربی خۆر ئاوایی کە لە 100 ساڵی ڕابردوودا پێشەنجی مرۆڤایەتی گرتوتە دەست. لە ئاخیر کتێبی سەموئیل هێنکتۆنە لە سەدامی حەضاراتە ئەو وا هەستەکە یعنی وا پیشانەدا بەوەی کەوا تاکە فکرەیەک توانای ڕوبەڕووبوونەوەی شارستانیەتی خۆر ئاوای هەیە و مقومات و
هێزی بەرگری تێدایە شارستانیەتی ئیسلامیە بۆی ئەوان شێوازێک لە شێوازی مواجهەیان ئەوەیە کە پێش حەدەس ئەکەون ئەوان لە تقریبا 40-50 ساڵی 20 ساڵی سەدەی ڕابردوو ئەو 20 ساڵەی سەدەی ئێستاشمان کە بڕێ دەکەین ئەوان ئینکاریان نەکردووە و تەقسیریشان نەکردووە لە دژایەتیکردنی جیهانی ئیسلامی یەک لەو سێکتەرانەی کە لێیان داوە ئیشیان لەسەر کردووە وایان هەست کردووە بەوەی کەوە نقطەی قووەتی عالەمی ئیسلامیە ئەو ناوەندە مەعریفیانن کە سەرچاوەیان لە قورئان و لە سونەتا وەرگیراوە لە سیرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەرگیراوە بۆیە تەماشاکەی لە ئەفغانستان و لە پاکستانە دەستیان پێکرد تاکو گەیشتە ئەزهەر و سعودیا و مەسڕ و ئیمارات و گۆڕانکاریەک ڕوویدا لە مەسەلەی مەنهەج و سیستەم و دایانویست بە قسەی ئەوان کە ڕێ ئەگرن لە مەسئلەی بیری توندڕەوی بەڵام بیری توندڕەوی لە دیدی ئەوان ئەوەیە کە ئەگەر بێت ئیسلامێک بە پێی ئەو میقیاسەی کە ئەوان و ئەو دەوڵەتانەی کە تابعی ئەوانیشن ئەگەر ئیسلامەکە بەو پێوەرە بەو قیاسە نەبی لە دیدی ئەوان ئیسلامێکی منحەریفە بە هەرچەندە موافقی قورئان و سونەتیش بێ بە هەرچەندە موافقی ئەو ئیسلامەش بێ کە پێغەمبەری ناوێتی عەلەیهی سەڵات وەسەلام لە لای ئەو ئیسلامە قبوڵە کە لەگەڵ سیاسەتی ئەو ئەگونجێ لەگەڵ بەرژەوەندی ئەوە ئەگونجێ بۆیە مەدرسە دینیەکان تەماشاکەیت بەشێکی زۆری ئەو زەختەیان بەرکەوت لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەری 2001 طبعا حرەکاتی ئیسلامی لە دوای دروستبوونی ڕوخانی خلافەی ئیسلامی لە 24 لە 27 یەکەمین حرەکەی ئیسلامی لەدایک ئەبێ دواتر گەش ئەستێنێ دواتر لە مەسئلەی فعل و ڕەدی فعلە کۆمەڵێک حرەکاتی تر بزافتی تر لەدایک ئەبن هێندێکیان سەوابیان هەیە هێندێکی کێشیان ئەخطائیان هەیە لێرە یەک لەو شێوازانەی کە ئەم بزافتە ئیسلامیانە بوو ئەوەی کە بتوانن ئیسلام لە قەتیسکردن کە دەسەڵاتە یەک لە دوای یەکەکان محاولەیان کردووە لە عالەمی ئیسلامی قەتیسی بکەن لە جوو بۆ مێزەری مەلا و دەری بێنن بیهێخنە ناو بازار ئیسلام ببێتە مڵکی هەمووان دکتۆرێک مهندیسێک و مامۆستایەک ئافرەتێک دایکێک پەروەردە اقتصاد حاڵاتی ئیجتیماعی فەرهەنگی سیاسی عەسکەری هەموو جارێکی تر لە کانیا و سۆنگە ئیسلامە دنیابینی وەربگرن و فەلسفەیان لەوێوە سەرچاوە بگری طبعا لێرە دەسەڵاتەکان گومانیان لەم بابەتە هەیە و وێنایەکەن بەوەی کە کاتێککە بزافتێکی ئیسلامی حرەکەیەکی ئیسلامی باس لە ئیسلامەکە و پێی وایە ئەمە نقطەیەکی قووەتێکی ناعیمە یعنی هێزی نەرمە بەکاری دینی لە دژی دەسەڵاتە بۆیە دەسەڵات بەردەوام محاولەی کردووە کۆمەڵێک زانای ئاینی کۆمەڵێک شخصیاتی تایبەت بەخۆی هەبی بۆ خاتری بتوانی ڕوبەڕووی ئەم ڕەوتە ببێتەوە بۆی ئەم پێکدا کێشانە چی لە کوردستان و چی لە دەرەوەی کوردستانیش ئەتوانم برم خاڵێکی سلبی دروست کردووە لەسەر مەسئلەی گرنگیدان بە قورئان و پەروەردەکردنی جیلێک لەسەر قورئان و لەسەر سیرەت و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام الحەمدولله لە کوردستانە هەنگاوێکی باش هاوێشتراوە بەوەی کەوە لەبەرەوەی خەڵکی ئێمە بە تایبەتی ینی مەسادری مەعریفەی ئیسلامی لە کوردستانە پێشە قەتیسما بوون لەو 12 مەلانەی کە مامۆستایانی ئاینی لە حوزرەی دایان خوێن کۆمەڵە عیلمێک هەبوون ڕەنگی وەکو پێویست ئیهتیمامی پێنەدرابی لە نیتاقێکی بچووکی ئیهتیمامی پێدرا بوو مەثەلەن لەبەرکردنی قورئان علومی حەدیث علمی قیرەئات و علمی تەجوید بگرە علمی فەرموودە بە هەموو بەشەکانیەوە ئەمە وای کرد لەگەڵ دروستبوونی ئەو ڕەوتە ئیسلامیە یاخود ئەو زیندوو بێداربوونەوە ئیسلامیە کە جیهانی ئیسلامی گرتەوە کوردستانیشی گرتوتەوە یعنی لێرەدا بەڕاستی ئیشکالێک هەیە جاران مامۆستایان لەمە نەقسیان نەبوو ئەو بێداریە ئیسلامیە کە هات وانە بوو تەوازونێک ڕابگری لەگەڵ ئەو مەنهەجەی کە مامۆستایانی ئاینی هەیەیان بۆ لە حوجرەیە ئەمەش ئیضافە بکا لەسەری محاولەی کرد ئەمە بکاتە بەدیلی ئەوە لە دەرەنجامە جۆرێک لە ناتەوازونی دروست بوو و جۆرێک لە وەک ئەوەی ئەڵێ نەبوونی معریفەتێکی کامل لە بۆ تاچی موسڵمان یاخود لە بۆ دروستکردنی سەرکردەیەکی ئیسلامی موسڵمان شارەزا لە هەموو بوارەکانە دروست بوو.
خۆی هەر پێناسەی پەروەردەیان پێناسەی پێگەاندنی کۆمەڵایەتی بریتێ لەو پرۆسەیە کە تایە مرۆڤ لە بوونەوەرێکی بایۆلۆژیەوە ئەگۆڕێ بۆ بوونەوەرێکی کۆمەڵایەتی کە هەست بە بەرپرسیارەتی و ئەرکەکانی بکە واتە یەکێک لە تایبەتمەندیەکانی بوونی مرۆڤ بوون بە مرۆڤ لە ڕێگەی پرۆسەکانی پەروەردە و فێرکردنەوەیە. هەموو کۆمەلگایەک بە پێی قۆناغەکانی گۆڕان و گەشتەکردنی سیستەمێکی پەروەردەیی گونجاو لەگەڵ ئەو قۆناغایە بۆی مرۆڤەکان چ بۆ پێویستەکانی دواتر قۆناغەکە و چ بە ئەو ئاستە هۆشیاری ماڵیفەی پێویستە بۆ قۆناغە ئەویان پێ بدە. بۆیە ئاستی گرنگی و بایەخی پەروەردەیی لە تەواوکردنی مرۆڤبوونی مرۆڤدایە چۆن لە ناو هەموو ئاژەڵ و زیندەوەرەکانترا ئەوە تەنیا مرۆڤە پرۆسەی پەروەردە و پێگەاندنی هەیە ئاراستە و شێوازی بیرکردنەوەی تاکان دیاری ئەکان ناو کۆمەڵگەکەیە فێری ئەکا فێری چۆن بیر بکاتەوە چۆن قسە بکە خواستەکانی چین داواکاریەکانی چین هەتا ئەو حەزومەیل و ئارەزوانەی کە مرۆڤێتی لە ڕێگەی پەروەردە و فێرکردنەوە بە مرۆڤەکە بۆیە بەبێ پەروەردە مرۆڤ مانای بوون بە مرۆڤی لەدەستدەدا. بێگومان کەناڵە ئەبێ بگەڕێنەوە سەر کەناڵەکانی پێگەیاند و پەروەردەکردنی مرۆڤ. ئەمە لە هەموو کۆمەڵگەیەکە کۆمەڵێک کەناڵەیە دامەزراوە و مؤسساتەیە بۆ پێگەاندن و تێگەاندن و بۆ فێرکردن و پەروەردەکردنی نەوەکانیان ئەوە لە خێزانەوە دەست پێکە یعنی بەلایانی کەمەوە بۆ هەموو کۆمەڵگەیەک دایک و باوک دواتر دەرەوەی واتە ژنگەی کۆمەڵایەتی ئەو ژنگە کۆمەڵایەتی تیا مرۆڤەژێ قۆناغی دواتر مەسەلەی خانەکانی خواپەرستی ئەوەی کە عیبادە هەر کۆمەڵگەی بەپێی ئاینی خۆی بۆیە ئەبێ ئەو ڕێنمایی و بنەما ئاینیانە لە شوێنێکا هەبێت کە ئێمە ناوماناوە مزگەوت ڕەنگە لە دینێکی ترا ناوێکی تری هەبێ ئەو خانەیە کە تایە بۆ خواپەرستی و پەروەردەکردن زۆر لە فێرکردنی ڕێو شوێن و بنەما ئاینەکان دوای ئەو قوتابخانە ئەوەی کە ئێمە ئەڵێن بە شێوەیەکی زانستیە کە لە کۆمەڵگەی ئێمەیە لە ناو مزگەوتەوە سەرچاوی نەگرتەوە بڵند جا کراوەتەوە لە قۆناغی مێژوە لە ئەنجامی گەشتەکردنی کۆمەلگای ئێمە یان تێکەڵبوونی بە کۆمەلگای ئەوروپی و کۆمەلگای پێشکەوتەکانە ئەمەیان جاگرتوان بۆتە قوتابخانە بێتجا کە ڕۆلی مزگەوتیش دیسان هەر بۆ پەروەردە و پێگەاندن و فێرکردنە بەڵام هەندێک جۆر لە جۆرەکانی تری مەعریفە لە مزگەوتەوە ئەدرێبەتاکان دوای ئەو مەسەلەی حیزب بۆ ڕێکخراوەکانە تێکەڵاوبوونی ئینسان بە هەر ڕێکخراوێک شێوازی بیرکردنەوە و پەروەردەکردن و شێوازی پەروەردەکردنی ئەگۆڕێ دوای ئەو کەناڵەکانی ڕاگەیاندنە بۆیە هەموو ئەم کەناڵان و ئەم دامەزراوانە هەمویان پێکەوە کار بۆ پێگەاندن و فێرکردن و پەروەردەکردنی مرۆڤەکان بن بەڵام شوێن ئەوانە ئەوە بە پێی استراتیژ و بەرنامە و فەلسەفەی پەروەردەی هەر کۆمەلگەیەک ئەگۆڕێ بۆ من لە کۆمەلگەیەکە ڕەنگە تۆ بتوێت تاکێکت بوێکە بۆ جۆری پێویستەکانی ئەم قۆناغەت پێویست بێ قوتابخانە زاڵ بێت وە قوتابخانە و بەرنامەی زانستی زاڵ بێت بۆ پەروەردەکردن بە پێچوانەوە لەنگە لە کۆمەلگەیەکە مەسەلەی خانەکانی خواپەرستی زاڵ بێت بۆ پەروەردەکردن لە کۆمەلگەیەک ترا پێچوان لە کۆمەلگایمە تا ڕادەیەک ئێستا تا ئەم قۆناغەش مەسەلەی خێزان زاڵ بوو ئەوە خێزان بوو ئەرشی پەروەردەکردنی مناڵ و نەوەکان گرت بۆ ئەستۆ بەڵام ئێستا بەهۆی پەیابوونی کەناڵی ترەوە بەهۆی ڕاگەیاندن و سۆشیال میدیا و تێکەڵاوبوونی ئەم کەناڵانە ڕۆلی ئەرکی دایک و باوشی بەو شوێنێش بێگومان هەر دامەزراوەیەک لەمانە کە خێزان ئەرکی سەرەکی پەروەردەکردن بێتە ئەستۆ دابوونەریت و عرف زاڵ ئەبێ بەسەر شێوازی بیرکردنەوە و جیهانبینی و ئایدیای تاکە لەبەر ئەوەی ئەمانە نەقڵ ئەبن خێزان ئەو میراتە ڕۆشنبیرە نەقڵەکە کە لە باوواپیرەوە بۆیمەوە بە پێچوانەوە کاتێک کە مزگەوت زاڵە بەسەر پەروەردەکردن و دامەدەستەکانی پەروەردەوە ئەو ڕۆلی سەرەکی ئەبینێ لە پێگەانی تاکانە جۆرێک لە بەها و جۆرێک لە ئەخلاق و جۆرێک لە ڕەوشی کۆمەڵایەتی زاڵە بەسەر تاکانە ڕەنگە ئینسانی بە وجدان و جۆرێک لە هەستکردن بە بەرپرسیارەتی پەروەردە بکا بەوەی کە بەرامبەر کائینێکیان بەرامبەر خوایەک کە ئیتر پێویستی بە جۆرێک لە چاودێری و مراقەبە نەبێت ئینسانێک ڕەنگە ئینسانێک لە جۆر ئینسانی خەیاڵی پەروەردە بکا بۆی کە هەمیشە هەست بەوە بکات لێ پرساوێک چاودێرە بەسەر ئەوە بە پێچوانەوە کاتێک کە قوتابخانە یان کەناڵەکانی ڕاگەیاندن یان سۆشیال میدیای ئێستا زاڵ ئەبن ڕۆلی کەناڵەکانی تر پەراوێز ئەخەن یان ڕۆلی سەرەشی لەوان ئەسێننەوە بێگومان جۆرشی تری ئینسان پەروەردە بێ ڕەنگە ئینسانی هەلپەرست ڕەنگە ئینسانێکی خۆپەرست ڕەنگە ئینسانێکە بیر لە حرام و حەڵاڵ و چۆنێتی خزمەتنی کۆمەلگاوە نەکات ڕەنگە جۆرێک لە ئینسان پەروەردە بێ بەرژەوەندیەکانی خۆی بەرژەوەند تایبەتی کەسێتەکانی خۆی زاڵ بێ بەسەر هەموو ڕەفتارەکانیە بۆیە ڕەنگە ڕێژەی تاوان زیاد بێ لە کۆمەلگایە بۆیە کاریگەری لەم کەناڵانە مەسەلەی نەخڕکردنی جۆر لە دابوونەریتە پیرۆز و بەها جوانەکانی کۆمەلگاوە لاوازکردنی دەوری مزگەوت لە پێگەاندی بەها جوان و ئاکار و دینیەکانی کۆمەلگا بێگومان کاریگەری ئەبێت.
ام وکو گنج همی دفعه بجن همی دماغ و هدف ما اوه ام خلقی خوا فری خوندن قرآن بکن هری کش مد بواره که دا کو بشید خدمت و مرواتیه بکن لیش همی گرنگتر اوه کو ام خلقی خوا فری قرآن پیروز بکن زیادترش 470 روزه کو ریخراوه کاتیا دیناتن زاخو اوه ریخراوه کو اجازه فرمی ها هیجی اجازهش لای بجن جهت پیوندی دار و اجازه پیاهاتی دانه کو ام بنگه که دینن دوی بنگهی دا ام دوی ریخراوه دا خلقی خواه او گنجت خواه زارو کن فیر قرآن پیروز بکن لیتشت سیر اوه کو اگر کسی که دستیری دادایی و رنگ او چی پلانن آنچه دجاتی الویری تیتا کرن مرم واجبه چنده اوه کو افریق خراوه نه تبا کرن او بجن ما اجازه دایی کو بوی چنده افریق خراوه نه نبا کرن دیری حزباتیه بن دیری وی چنده بن کو جواک دیگ بچتن لی تا جواک یک دیگه کو بدرسه های لسر ریکا قرآن پیروز بچتن و بشتن خلطیه بکن افریق خروا هاتی دیناتن کو بشتن خدمت مرواتیه بکد خدمت قرآن پیروز بکد کسی دیندار چجور خلطیه ناکن کسی زارو وقتی فیر قرآن بتن حتی مازنت بت ابدی جواکی آوا کتن جواکی لسر ملت که دیت آوا کرن اگر ریگیری بیتا کرن کو قرآن بیتا خوانتن او گنجه بیت بدیل اکابتن دما کوری نبت بشت خوان بجن فیر قرآن بت او گنجه دیگه حتی حواله که دیدی رنگ بشتن هندای خلطی دی بکد دما گنج فیری ماده بهوشکرت بد فیری دزیت بد هنگی نه سر دا صلات بتنید ترصد بد سر مجتمعی خره بتا مطرسی لوال بریم داخواست کن مادم اجازه فرمی هیا وزیر بخواجی بریشنده که گفت هر کسی که اجازه نبتن امریکی ناتنه کو وام بنگه ها وکن رنگ سیدامه نیشاجی دا بریشنده که مگود یه اوه اجازه فرمی جمعه های کو ام بشن وره که خلقی خواه بشن زاروکت خواه پیری قرآن پیروز بکن لو هم داخواست کن مادم اجازه دایه اف ریخ را بیتا بکلن چونکی هر ریخ را که بو قرآن پیروز بیتا بکلن بش راستن دی خدمت آینی جی کتن دی خدمت مروباتی کتن او هر بشن بربسته که دینتن او اجازه رنگ بیشتن کاتی که تر بوبتنی پاشه خستن رنگ قصان لسر که 472 روز زیادتر او رخرا اجازه اندایی و ناتوانن کو او رخرا بکن رخرا ما بکر دو جارانشی بکر او رخرا باش لای دزگین امنی او رخرا ها تا داخل نوا بشن دو جاران افریق راه هاتی وکیل نیجی باش لای دزگهت امنی و کو افریق راه هاتی گردنه و لما الفريم داخوازت کن کو ام خلق زاخو همیه گنج بشین و بدرستاهی کل گل یاسای پن مادام یاسای کاتا دیناتن هر ریک رواکا اجازه ها بتن بشت خدمت بکتن بشت بیت پریکا بریک خراوی بشین خدمت آینه خواه گنجت خواه بکن اب ریک خراوه خوب بخشیه گیدی پال پشتیه کتن هندک خیر خوازت هین که بویش هنده بشین پشتوانی هاوی پروژه بکن خلقی خواه پیری قرآن بکن و پیری آخفتنا حق و راستیه بکن اگر ریگیری بردام بدل سر بچنده ام همی توقعات دهاتا که گل خراب ترد کن برچی تبدیل باشی نبد رنگ گنجی تا زاروکی تا پیری خرابی و خلطی بتن لوا بلا نفس اکه بتن خلق پیری خواندنا قرآن جبتن داش خلطی بیتا پاراستن داش جواک که ساخلن بیتا آوا کرن جواک که ساخلن بشیتن خدمتا گل خواه ولات خواه بکت و خدمتا مروباتیه بکتن گومان لەوە دانی ئەوستاز یان ئەو پرسیارێکە ئەو کات ئەکرێ کە ئێمە نەکرد لە مجتەمەعێکی غەربی بین پێم وایە لە مجتەمەعی غەربیش ئەم پرسیارە
جێگای قبول نییە چونکە منداڵەکان ئێستا لە مەدرسەی لە وڵاتە پێشکەوتوەکان و ئەڵمانیا مەتەلەن بەلجیکا لە زۆرێک لە وڵاتانە مەتەل ئێستا لە وڵاتێکی وەکو یۆنان خوێندنی ئاینی و حسب ئەو نەزەریەی کە کەنیسە هەیەی لە یۆنانە کە ئۆرسۆدۆکسیە واجبە هەر مسلمانێک هەر فەردێک کە ببێ بە تاکێکی یۆنانی ئیجبارە لەسەرەوەی کەەوە ئەبێ بچێتە ژێر ئەم حسەیە وەربگری لە هەندێک لە وڵاتی ئەوروپیش مثلەن اختیار هەیە لە مەسئلەی کە وەری دەگری یاخود وەری ناگری پەروەردەی ئاینی بەشێکی اختیاریە یەک لە عنسوورەکانی مانەوە لە بۆ هەرگەلێک کە بیەوێ وجودی بسەلمینی مەسئلەی بیر و باوەڕ و اعتقادە ئەبێ دینێک هەڵبژێری سواء كانەوە ئیسلامە ئەمە مەسیحیەتە ئەمە لیبرالیەتە ئەمە دیموکراتیەتە کە ئەیکا بە دین ئەمە ئیلحادیەتە ئەیکا بە دین ئەبێ شتێک بکا بە دین و خاترەوەی بتوانی وەعی جەمعی وشاری کۆمەلگا لەسەری بنا بکە و لە کاتی هەبوونی هەڕەشەیەک بتوانی ئەمە بکاتە وەسیلەیەک لە بۆ پاڵنان بۆ دیفاعکردن و بەرگریکردن و بەرخودانی و تەسیحدان لە پێنە ئەو مبادیانەی کە دەسەڵات بڕوای پێ هەیە لە دیدی ئێمە نەک سەنتەری قورئانی من پێمان وایە سنتەری قورئانی کافی نییە چونکە قورئان بەس تەنها لە بەرکردنی قورئانە بێ بە ژیان قورئانە بێ بە عەقیدە بێ بە بیر و باوەڕ بێ بە دنیابینی بێ بە تێڕوانینی تاک خێزانی لەسەر پەروەردە بکرێ کۆمەلگا لەسەر پەروەردە بکرێ اقتصادی لەسەر پەروەردە بکرێ سیاسەتی لەسەر بینا بکرێ ئەمە داوا ڕاستێکەیە یعنی هەبوونی مەدرسەیەک یاخود هەبوونی سنتەرێک بەس تەنها بۆ ئەوەی کەوا طبعی قورئانم لە بۆ زیاد بکە چی لە واقعی ئێمە ناگۆڕێ ئێمە بە تایبەتی کورد صاحبی قەزیەیەکی لە نێو ئەمە دەزانین بەوەی کە دەور پشتی ئێمە ئەکوڵێ عێراق ئەکوڵێ جیهان بەروە گۆڕانکاریەکی یەکجارەچیە چونکە ئیتفاقیاتەکان تەواو بوون ئەوانەی کە متابعی گۆڕانکاریە سیاسیەکان خەریکە جارێکی تر جیهان بە شێوازێکی تکادا بەشەبێتەوە لە نێوان زلهێزانە و جارێکی تر تەکەتولاتی سیاسی اقتصادی اجتماعی فەرەنجی و ئەمنی دروست ئەبێ ئەگەر بێت و ئێمە هەر کۆمەلگایەک ئەگەر بێت و عنسر و ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشانەی نەبیکەیەک لە عنسوورەکان مەسئلەی عەقیدە و بیر و باوەڕە بە هیچ شێوەیەک ناتوانانی وجودی خۆی ببینی یەک لە هۆکارانەی کە کورد توانیتی تاکو ئێستا لەنێو ئەو هەموو حەشامەت و هەموو گۆڕانکاریانەی کە لە سەردەمەکان جیاوازەکان ڕابردوودا کورتوانیت و ناسنامە وجودی خۆی بپارێزی ئەو عەقیدە و بیر و باوەڕ ئیسلامیە بووە کە هەیبووە لۆی تەماشاکەی پێش ئیسلام کورد لە مێژووە غایبە پێش هاتنی ئیسلام کورد لە مێژووە 1000 ساڵ لە دەوڵەتی میدیەوە تاکو دەگاتە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تا دەگاتە ئیسلام کورد لە بڕۆ لە هەموو کتێبە سەرچاوە مێژوویەکان تەماشاکە کورد بوونی نییە دوای هاتنی ئیسلام ئەو جار گەلە زەعیف و ژێردەستەکان دێن وجودی خۆیان دەسەلمێنن تاقی خۆیان جارێکی دیکە لەسەر شانۆی ڕووداوە نێو دەوڵەتیەکان و هەرێمیەکان ئەسەلمێنن کوردیشێکێکە لەو بابەتانە بۆیە ئێستا ئێمە خاوەن ئەگەر بڕوامان وایە کە خاوەنی قەزیەیەچین بەڕاستی یەک لەو عنسوورانێک ئەبێ گرنگی پێ بدەین و کە ئەبێ ئیهتیمام پێ بدەن و ئەبێ سیاسەکانیش ئەمەڕە باش بزان و چاچش دەزانن چێ کابراایەکە گەر بێت و مولحید بوو کابراایەکە گەر بێت و ئینسانێکی بێمە بدە بوو کابراایەکە گەر بێت و هیچ مقەویماتێک نەبوو دافعێک نەبوو ئینسانێک بوو خەریکی ڕەقس و دەنس و خەریکی شەوێ و ڕابواردن و باڕ ئەو بابەتانە بوو چ دەزانی دیفاعکردن لە نیشتمان شتێکی مقدسە چ پاڵنەرێک هێسبێنێ بتوانێت بچی خۆ بە کوشتن بدا لە خاتری ئەوەی سبێنێ بری وڵا گەلێکی مستەضعفم هەیە غەدری لێ دەکرێ و کەسانێکە غەدریشیان لێ دەکرێ پلەیەکی چاوەڕێی دنیا ئەو دیو بکە بۆیە بەڕاستی لە هیچ مەرحەلەیە کورد بەقەدر ئەم مەرحەلە پێویستی بە قورئان پێویستی بە ئیسلام پێویستی بە مبادئەکانی ئیسلامی نەبووە لە هیچ کاتێک کورد لە ڕابردووە بەقەدر ئەوڕۆ پێویستی بە پەروەردەی ئیسلامی بوونی نەبوو بۆ تەماشاکەیتەوە گۆڕانکاریانەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەو گۆڕانکاریە سلبیانەی کە لەگەڵ هەژمونی ئەولەمە و جیهان گیری غەربیە لەسەر هێندێک لە لاوتاکانمانە ڕەنگداتەوە تەماشاکەیت هیچ هێزی بەرگریکردنی تێدا نییە گەنجێکە نە بەکە لە دنیا دێ نە بەکە لە قیامەت دێ نە ناسنامەیەکی هەیە نە بڕوای بە ڕابردوو هەیە نە بڕوای بە داهاتوو هەیە و بۆیە ینی گەنجێکە بەس تەنها داوای مافەکانی ئەکا بیر لە جێبەجێکردنی واجبەکانی ناکاتەوە بۆیە تۆ جیلێک دروست بکەیت کە جیلێکی واعیبی هەست بکە بەقەدر ئەوەی کەوا مافی هەیە ئەوەندەش واجباتی لەسەری وا ئەرکەکانە بێت جێبەجێ بکە پێویستە بیر و باوەڕێکە بێ پاڵنەرێکی مقدس هەبێ لە داخلیە پاڵی پێوە بنێ بۆ خاتری بەرە ئەو ئاقارە هەنگاو بنێ داڕنینی گەنجەکانمان لە مەبادیئی ئیسلامی داڕمانی یاخود داڕنینی قەزیەیەکە لە داهاتووە کە ئەتەوێتەوە لە نێو هەموو ئەو حەدەسانەی کە ڕووی تێدەکەن بە دڵنیاییەوە بەڵکو خۆزگە بە ڕابردوو دەخوازین و ئەگەر وا بکەین وەک ئەوەی کە ئێستا ئیشی لەسەر دەکرێت
داهاتومان پڕشنگدارتر نابێ لە ڕابردوومە. ناگەڕێتەوە بۆ یەک هۆکار تەبان ڕەنگە یەکێ لە هۆکارە سەرچەکان بێ بەوەی کە ئەمە ڕۆری ئەم جۆرە پەروەردەکردنە کە هەڵقوڵاوی پێویستەکان و یان پێویستە سروشتەکانی کۆمەلگای ئێمە بووە تاک لەسەر ئەوە ڕاهاتوو پێشتر کە ئەوانەی پێگەشتن لە کۆمەلزانە و شاعیر و نووسەر و خەڵکی بیرمەندی گەورە لە مزگەوتەوە پێگەیشتون و خەڵکی بە ئەخلاق و بە توانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕەنگە یەکێ لە هۆکارەکان بۆ ئەو جۆرە گۆڕانە کۆمەڵایەتی خێرایی کە ڕەحم نەماوە خەڵک وەگوتم بیر لە بێرژەوتی تایبەتی خۆی و جۆرێک لە دابنێتی تازە هاتوان کۆمپانی ڕەنگە یەکێ لە هۆکارەکانی مەسەلەی لاوازبوونی دەوری مزگەوت بێ بەڵام هۆکارەکانتر پەیوەند بە گۆڕانی کۆی کۆمەڵایەتیەوەیە و پەیوەندیان بە گۆڕانی سیاسیەوەیە پەیوەندیان بە تێکەڵاوی کولتوری و ئاشنابوون بە جۆرێک لە کولتوری کۆمەڵەکانی ترەوەیە پەیوەندی بە پێشکەوتی تەکنۆلۆژیا و داهێنان و ئامێری تازە و جۆرێک لە پێشکەوتی شارستانێتەوەیە پەیوەندی بە ڕاکەڕاکانی مرۆڤ و هەیە بۆ تێرکردنی پێویستەکان و زۆربوون و جۆرا و جۆربوونی پێویستەکانی ئینسانەوە هەیە بۆیە تەنها لە ڕێگای پەروەردەی نەزەریەوە ئێمە ناتوانین ئاراستە و بیری تاکانمان بگۆڕین ئەبێ ئەگەر بۆ ئەو بمانەوێ ئەبێ سەرەتایی پەروەردەکردنەکە بە شێوەی سروشتی گرنگی بە بنەما ئەخلاقیەکانمان بدەینەوە لەگەڵ ئەوە شاژینگەی کۆمەڵایەتی و تەکنۆلۆژی و ژیانی ئینسانەکانش بگۆڕین بۆی کە پێویستەکان بە شێوەی دابین بکەین و لەو ژینگە تەکنۆلۆژی و بڵێن مەدەنیی کە هەیە بزانین پێویستەکانی چین ئەنی ئەو لایەنە مادیەکەش ڕەچاو بکەین چکە بە یەک لا ناکرێت ئێمە بڵێن هۆکاری نەمانی سیلەی ڕەحم نەمانی گۆڕانی ڕەفتاری تاک لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان سەر هەڵدانی جۆرێک لە تاوان و جۆرێک لە کوشتن و ئەمانە بیگەڕێنەوە تەنها بۆ تەبان لە پرۆسی پەروەردەکردن یەکێکە لە هۆکارەکان بەڵام هۆکارەکانی تری پەیوەندیان بە ژیانی مادی و پێشکەوتی تەکنۆلۆژی و گۆڕانی کۆمەڵایەتیەوە هەیە ئێمە بۆ هەر ئاینێک چونکە هەموو ئاینەکان یعنی ئەمە تیۆریش کۆمەڵناسیە دوورکەوتنەوە لە بنەما ئاینیەکان دەبێتە مای بەرزکردنەوەی ڕێژەی تاوان هەرچی کۆمەڵگا هەموو کۆمەلگاکان بە تایبەتی بۆ ئاینی ئیسلامی ئێمە تاک بۆ ئەم قۆناغی ئێمە زۆر پێویستە بین لە سەرەتایە مناڵەکانمان بە هەندێک ڕەوشت و ئاکاری جوان پەروەردە بکەین کە مەسەلەی ویژدان مەسەلەی خۆشەویستی نیشتمان مەسەلەی برایەتی و خۆشەویستی سۆز و پەیوەندی کۆمەڵایەتی بۆنە ڕان بین لەسەری ناکرێت هێل لە سەرەتاوە بە دوورکەوتن لە بنەمایانە بە دڵنیاییەوە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی تاوان و خەرجی کۆمەلگا و قورسکردنی ئەرچی سەرشانی حکومەت بەتایبەت ئەنی بۆی کە تۆ لە کۆمەلگایەکە ئەژەی کۆمەڵێک تاکە تایە تاوان زیاتر ئەبێت و لادان زیاتر ئەبێت و خەڵک بە درسۆزیەوە کارەکانی ناکەوە گەندەڵی زیاد دەبێ بۆی هەموو ئەمانە پەیوەندە بەلانی ئەخلاقی و ئاکاریەوەی ئێمە ئەکرێ ئەو لە بنەما ئاکاریانە تێکەڵ بە پرۆسی پەروەردەیان کەین چ ئەوەی کە لایەنە مادی علمیەکە بگەڕێنەوە بۆ مزگەوت یان ئەوەی کە لە مزگەوتە کە پێویستە بۆ تاک فێر لە ئەخلاق و ئاکار بکرێ بین لە قوتابخانەکانە ئەوانە بگەڕێنەوە بە پەروەردەکردن بێگومان گەڕانەوەی بۆ کۆمەڵێک بنەما و دابوونەریت و شێوازی پەروەردەکردنی تەندروست کە ڕێگوڕیشەکەی ئەگەڕێتەوە بۆ لایەنە ئاینیەکانی ئێمە بۆ بەها جوانەکانی ئێمە بۆ یەکە بمانوێت کۆمەڵگەڕێکی تەندروستمانە بێ ئەبێ مناڵی تەندروست پەروەردەکرد. المدرسة بجن خواندنا إسلامي آن بجن أفري خراون كو نابا مزجب دادا الهر جهة كو أو كسي قرآن بيروز بات تجريدان بش راز با داو كنجا رزقتنا دايكو بابا بيشاف باركرت دي قدر مروبات دي قدر جيراني كرتن دي أمانات اللايوي اتفراستن أبا جلا جرين كاب تني همي خلق محتاجي بشان هنا مروبان إيدي آوا بكن دستش بیناتی بجن بینا سازی و آواهیت بلند بردن دستش آواهیت بلند بردن بین کیف بین زاروک آوا بکن چون که اگر مشیا گنجی آوا بکن زاروکی آوا بکن رنگ دولت دید آوا کردن بینا بلند دین آوا کردن جاده جوان دین چه کردن شکری دست بکن زاروکی دست بکن گنجی دست بکن چون که گنج بربر را پشت هر ولاتا کنه
هەگەر تا گەنج نەما و تا زۆرۆک نەما و خزمەتە مرۆڤاتیە بکات ئەری کەسی دان عەمر دێشێت چکت بووتە ڕێز بۆ کەسن دان عەمر بەس لازم تو گەنجێکیش ئاوا بکی ئەو گەنجە بشێتن خزمەتە وی وڵاتی بکات خزمەتە وی ئاینی بکەتن داخوازم ئەوە کو ڕێک بێتە دان خەڵک فێری خواندنا قورئانێ ببێتن ئەو بنگەهێتن دەیناتن دیری حزباتیە بن هەر جهەکێ بژن بۆ مەرەمەکە سیاسی بێتە کار ئینان ئەم هەمیل گەل هەندێک ناو جهە بێدەکردن بلا بێدەکردن بەس ئەویژی شەردت خوا هەبتن نەبتنێ بژن تشتێکی بچی کو وەلێ بکەتن ئەوان بژن بەربەستێکی بۆ دەهێنێتن بژن وێ دەرگەهی بگرێتن نا بلا بین سەحکەنێ هەگەش غەیری خواندنا قورئانە پیرۆز پێ بە تشتێکی دیترێت وی بنگەهی بە هاتە گوتن حقی وانە بلا بنگەه بێدەکردن بەس ئەگەر هەر قورئانە پیرۆزە چ برگا ئەوقافێ بێت چ برگا کەسێکی بتن بلا پاڵپشتی بێدەکردن دا بشێن گەنجی خوا ئاوا بکەن وڵاتی خواشی ئاوا بکەن